بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەر لە دەربەنیخان بە بەشداری چەندین هونەرمەند و ئەکادیمی بواری شانۆ یەکەمین کۆنفرانسی شانۆی سەرشەقامی لە دەربەنیخان ڕێخستووە. ئەم بۆنە هونەریە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوامە بێت. لەو بارەیەوە پەیامنێرمان شاخەوان محەممەد پەیامنێری کورسانیوس زانیاری زیاتری لایە. شاخەوان سڵاو لێبێ. بەڵێ ئاکام سڵاو لێ بێت دیارە دەربەندیخانێکە کە لەو شارانەی زۆر جار لە پێشووتری شووە ماوەیەکە تۆزێک جوڵەی هونەری لێ بڕاگینایەکێک بۆ لەو شارانەی بەردەوام عنی هونەرمەندان و بڵێن شانۆکاران لەم شارە کاریان کردووە بۆچی بۆ پێشخستنی کەرتی هونەر لە ناوچەکەت. ئەلبەتە لە ماوەی 2 ڕۆژدا هاوبیر لە دەربەندیخان بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەر لە دەربەندیخان کۆنفرانسی شانۆی سەرشەقامی ڕێخستووە و ژمارێکی زۆر لە هونەرمەندان لە تەواوی ناوچە جەجەکانی هەرێمی کوردستان بەشداری و کۆنفرانسیان کرد. ئەلبەتە کۆنفرانسەکەش بۆ دەستنیشانکردنی ئەو کەم و کورتیانەی کە لە بواری هونەری شانۆ لە ناوچەکە بە تایبەتی شانۆی سەرشەقام کە دەربەندیخان بەوە دەناسرێتەوە ساڵانە شانۆی سەرشەقامی تێدا ئەنجام درراوە. من 2 میوانم هەیە، هاوبیر سەرگوڵ حسێن و لەگەڵ ماوەستا حسێن محەممەد کە حەسەن بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری دەربەندیخانە. ماوەستا سەرەتا لە تۆ دەست پێەکەین، پیرۆستان بێ و کۆنفرانسەکە و لەوەش دەست پێ بکەنایە ئامانج لە ڕێخستنی کۆنفرانسەکە زیاتر چی بوو، چی شتێک لە لای هونەرمەندانی دەربەندیخان و ئانە بووە ئێوە چارەسەرتان کرد. زۆر سوپاس بۆ ئێوە. ئەلبەتە ئێمە ساڵانە فستیڤاڵی شانۆی شەقاممان هەبووە، بۆ ماوەی 3 ساڵە فستیڤالەکەمان نەکراوە. ئەم ساڵ بە باشمان زانی لە بری فستیڤال کە ناکرێت و نەکرا کۆنفرانسیەک بەڕێوەبین، کۆنفرانسی شانۆی شەقام کە تیا 2 پانێڵ پێشکەش کرا لەگەڵ کۆڕێکە بە حزوری یا بە ئامادەبوونی شانۆکاران لە زاخۆ تا کفری و خانەقین. ئەلبەتە ئێمە مەبەستمان بووە بەڕاستی کە ساڵانە فستیڤال بکەین، بەڵام کە فستیڤال نەکرا حەزمان کرد گفتوگۆ لەسەر شانۆ بکەین. لە بری نمایشی شانۆ لەنەی و پارک و شەقامەکانی دەربەنیخان کە ساڵانە کراوە ئەم ساڵ گفتوگۆمان کرد. ئەم ساڵ هۆکارەکەی چی بوو نەکرا؟ ینی ئەمە بەدیلی کۆنفرانسەکە بەدیلی بڵێن شانۆکە بوو کە ساڵانە لە دەربەندیخانێک. بەڵێ هۆکارەکە ڕوونەگەر ئێمە بودجەمان بۆ دابینکەن ئەوە بە دڵنیایی فستیڤال بەڕێوەبین. ئێمە لە مانگی 2 داوامان کردو کە فستیڤال کرێ، بەڵام لە مانگی 8 بە ئێمان و ناتوانین بودجەدان بۆ دابینکەین. ئەمە لە وەزارەتی دارایی ببوورە پرسیارەکەی تر چی بوو؟ ئەوە بوو کە هۆکە شتێک زیاتر لە پشتی ڕێخستنی کۆنفرانسەکە بوو یاخود کۆنفرانسەکە بەدیلی شانۆکە. بەڵێ وتم پێشتر ئێمە ساڵانە فستیڤاڵی شانۆی شەقامان هەبووە، بەڵام ئەمە بەدیلی ئەمە نیانی ساڵێکی ترێمە کۆنفرانس بکەینەوە. بەڵام پێمان خۆش بوو لە باتی نمایشی شانۆی کۆنفرانسی شانۆی گفتوگۆی شانۆی بکەین کە ئەوێش گفتوگۆکە زیاتر ڕنگدانەوەی چی هەبوو، زیاتر وانەی کە باسکرا یانێ وەکو ڕۆشنبیریش ڕێخستنی کۆنفرانس بە چارەسەر زانن بۆ چارەسەرکردنی گرفتە هونەریەکان. قسە لەسەر شانۆی شەقام کرا، لەسەر زەرورەتی شانۆی شەقام، شانۆی شەقام چییە، ئاماج لە شانۆی شەقام چییە، و فستیڤاڵی شانۆی شەقام بە تایبەتی فستیڤالەکە ئێمە بووە تەوەری گفتوگۆی کۆنفرانس و پانێڵەکان. ببوورە پرسیارەکەی تر. بەڵێ هەرەوە بوو، ینی ئایا لەم کۆنفرانسە ئەو شتانە باس کرا کە ئێوە خەمتان بوو، داواکاریتان بوو؟ بە دڵنیایی ئێمە قسەمان لەسەر چارەسەر کردووە، قسەمان لەسەرەوە کردووە لە ساڵی ئایندا فستیڤال بکرێت. ئەمە وەک فشارێک نییە، بەس وەک ئەوەیە کە ئێمە بە جۆرێک بە حکوومەت بڵین بە سەروی خۆمان بڵین کە زەرورە فستیڤاڵی شانۆی شەقام بکرێت، چونکە فستیڤالە کۆکەرەوەی شانۆکارانی سەر یانی هات عێراق هەمووی بووە، جگەل لە دەرەوە کە نێودەوڵەتی بۆ وڵاتانی تر هاتووە، هەموو کوردستان تاکە فستیڤالە لە کوردستان و عێراقەکە بەو شێوە بە زۆری بە چڕی بەشداری گروپ و شانۆکارانی شارەکانی تیابێت.